لەسەر ئەم بابەتە قسەکردن لەسەرەوەی کە جاران بۆچی ماڵە دراوسەکەمان لە خزم و کەسوکارەکانمان نزیکتر بوون لێمانەوە ئێستا ئەوە نەماوە هۆکارەکەی چییە باشتر بووە یا خراپتر بووە هەموومانە لەگەڵ بەڕێز سندوس ئیبراهیم کە شارەزای دابوونەریتە کوردەواریەکانە دەکەمە خواست و باسی ئەم بەیانیە و قسەی لەسەرەکەین سڵاو لە بە بەڕێز سندوس ڕۆژێکی باش بۆ ئێوە پێم خۆشە باسێکی ئەو پەیوەندیە کومەڵاتیان بۆ بکەیت کە پێشتر هەبووە بە تایبەت کە پێوترا هاتوچۆی نێوان دراوسێکان بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان سڵاو لە تۆش هاژەخان بەیانی باش لە هەموو بینەرانی هەموو جیهان چکە ئێستا دنیا وای لێ هاتووە هەموو جیهان لە یەک کاتە ئەتوانێ بینەر بێت وەڵاهی منەڵێم چکە خۆم بەشی گەشتبینیم زۆرە یەکجار بەو شێوازەش ئەوەنە دنیا وێران نەبووە ینی ماشەڵڵا ئێستا ئێمە خۆمان لەگەڵ دراوسێکارە هەر زۆر ینی تێکەڵاویمان هەیە کاسە دراوسێتیمان هەیە ینی ئەتوانی بڵێ بە زۆرینە ئێستا وای لێ هاتووە بەڵام لە هەندێک شوێن کە ئێمە بە تایبەتی لە بەختیاری نزیکترین جادەی کە پێی ئەڵێن کە حەزم لەو شەژ نییە بەڵام میتر وایە تازەوان ناسراوە جادەی کۆزەکە کە چی سێرەکی دراوسەکانمان لە ئاست بەڵێ لە ئاست ماڵی باوک و خوشک و برا و ماڵە خەزورانمان بۆمان زۆر بەدەم یەکەوەین لە ڕووی خۆشیەکانەوە و هەروەها لە ڕووی مەسەلەن پرسە خوانە خواستە یان نەخۆشی زۆر یعنی وەکو یەک خێزانمان لێ هاتووە هەمومان بە یەکەوە بەڵام بەڕاستی ئێستا کە هاتم لە ماڵەوە بیرم لەوە کردەوە ئەم سەردەمە کە ئێستا بەم تەکنەلۆژیایە کە هاتۆتە ناو ژیانی هەموو تاکەکان وای کردووە مەسەلەن هەمووی خەوتووە جادە زۆر چۆڵ بوو ئەمە زۆر جێی ئەسەف و خەفەتە لە کاتێکە ئێستا ڕۆژێکی عوتڵەش نییە کاتی دەوامە یعنی لێرەوە من کە ئەمە لە کەناڵێکی دەسەڵاتیشە کە نزیکە لە دەسەڵاتەوە ینی ئەو گلەیەی دڵی خۆم کە ئێمە دائمە ڕەخنەگرێکی جددین بەڕاستی لە بەرەی گەلای ئەوە ئەگەین کە ئێستا ئەبووە شار زیندوو بووە هەمووی با ئێمە زیاتر باسەکەمان بەرینەوە بۆ بابەتەکەی کە جاران بۆ نمونە لە کۆڵانە کۆنەکان لە هەولێر لە سلێمانی لە هەموو شار و شارۆچکەکانە هەبوو کە بۆ نمونە پەیوەندیەک هەبوو خواردنێکمان لێنە ئەمان بردە ماڵە دراوسێکەمان ئەو نەریتانە گرنگە بمێنێت یاخود نا ئێستا بەهۆی ئەو قەرباڵغی دروست بووە لە ناو کۆمەڵ هاژەخان تێئەگەم ئاخر ئەمێ بگەمە سەر ئەو خاڵی کە بۆچی کاڵ بۆتەوە ئەو شتە هینەی جاران کە لە کاتی زەمانی سەدامە ینی کە چەند زۆر زاڵم بوو کە چی سێرەکە چونکە ژیانێکی ئاسایی بۆ خەڵکەکە دابین کردبوو خەڵک ئەیپەرژایە سەر یەکتری بەڵام ئێستا لە تاو ئەوەی کە تۆ باسی کەمینەیەک مەکە ژیانی زۆر خۆشە بەڵام ئێستا زۆرینەیەک زۆر سەرقاڵە بە ئەوەی چۆن بتوانێت بژێوی ژیانی لەم مانگە و بۆ مانگێکی تر دابین کە ئەوەندە ماندووە چونکە ئیدارەیەکی مەزبوط نییە هەموو ئەو کەلتورە جوانە خەریکە لە ناوەچێ کە ئەمە بەڕاستی زۆر جێی ئەسەف و بێتاقەتیە کە من خۆم لێرەوە پیرۆزبایی لە ئەو ئەندامانەی ناو ستافی کەی 24ەکەم کە ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە کە زۆربەی زۆریان ئەچن بۆ کۆنگرە مەسەن ینی خۆ حازرکردنیان هەیە بۆ کۆنگرە کە 14مین کۆنگرەی حیزبێکە کە دەسەڵاتی بەدەستە کە من لێرە و پیرۆزبایان لێ یەکەم بەڵام ڕخنەی جدیش ئەگرم لەوەی کە ئەم جارە بزان کە کێ هەڵبژێرن بۆ ئەوەی بچێتە کۆنگرە چاکسازیەکمان بۆ بکات کە ئێمە بخوانەوەی من بزانم باشە شتێک کە باشە ئەگەر مەجالێک بە منیش بیت منەمە زیاتر لە ڕۆ کۆمەڵایەتی و نەریتیەکەی کە من وەکو کەسێک شارەزار لە نەریتی کوردەواری و ئەو کللتورەی هەبووە تۆم ناساندووە لایەنە سیاسیەکە ئێمە بەجێ هێڵین بۆ بەرنامە سیاسیەکان ئێمە بەجێ هێڵین بۆ کەسەکانی دیکە تۆ پێمان خۆشە زیاتر قسەکانمان کوردەواریانە بێت قسەکانمان تۆ پێم خۆش بوو لە سەرەتاوتر من حەزەکەم گەشتبینانە قسە بکەم بەڵام با نەچینەوە ئەو لایەنە خەوەرەکەمان نەگۆڕین من و تۆ پێم خۆشە لەسەر بابەتە کولتوری و کوردەواریەکە قسە بکەین هاژەقاگیان حەقی ئەوەت ئێمێ بەس من ئەوەت پێ ئەڵێم ئێمە بۆچی مەسەرەن ئێمە مەڕاستی کورد لە مێژەوە ناسراوە بەوەی کە
چەندێک لە دراوسێتیا هەتا بەیەکەوە ئەنی دراوسێ هەبووە لە ماڵی دراوسێکی خەوتووە ئەو نەمتمانە هەبووە ئەمەندە ڕێز و احترام هەبووە بەس من ئەمێ باسی ئەوە بکەم چی وای کرد لەم وڵاتی ئێمە بەرەو ئەم ئاقارە بڕوات ئەوەیە مەوزوعەکە تۆ چەند بتەوێ هەرچیەک باز بکەی ئەم مەوزوعە لینکیان هەیە بەیەکەوە کە ئێمە زۆر خەفەتی لێ ئەخۆین کە ئێمە خاوەنی کەلتورێکی زۆر تایبەتین کە جێی شانازیە کە ئەمە زۆربەی کۆمەڵگەکانی کەش ئەم کەلتورانیان پاراستووە و ئێمەش ئەبێ هەوڵ بین بیپارێزین ئەمڕۆ من بۆچی بە جلی کوردیەوە هاتووم ئەمێ بە تۆ بڵێم یاخود بە بینەرەکانم بڵێم ئێمە خاوەنی ئەم جلوبەرگە کوردیین لە باو باپیرمانە بۆمان ماوەتەوە بەڵام بە هەر بە دیزاینی خۆی نەک ئەوەی دەستکاری بکەین و وای لێ بکەین کە چۆن بڵێ لەباری بەرین یعنی اینجا لە هەمان کاتە ئەو کەلتوری کە تۆ باسی ئەەکەی کە ئەمە هەمومان پێکەوە چۆن بووین لەگەڵ دراوسیا و چۆن هاتو چۆمان ئەکتریمان کردووە ئەمە هەمومان تیامانە ماوە بەڵام زروفێک هاتوۆتە پێشەوە لەباری بردووە ئێمە ئەبێ دەستکاری ئەوە بکەین کە ئەم زروفە جارێکی تر ئەگەر بەبیری مناڵیت بهێنمەوە یاخود بزانن لە سەردەمی مناڵیە پەیوەندیەکی کۆمەڵایەتی تونند و تۆڵتان هەبوو لەگەڵ دراوسەکانتان بیرەوەرێکی لەو جۆرەت هەیە کە بۆمان بگێڕیتەوە یان ئێستا بۆ منداڵەکانی ئێوە نەوەی ئێوە هەیەت جیاواز بێت لەو کاتی خۆتان و بۆتی بۆیان باس بکەیتەوە ئەی باسم کرد زۆر یادگاری مناڵی خۆم هەیە کە چۆن لەگەڵ دراوسەکانە چۆن بوو چونکە ئەمان پەرژایە سەریەک من پێم وتم لە زمانی ئەو کاتەیە ئەمان پەرژایە سەرێک بەڵێ ئێستا بەهۆی ئەم تەکنەلۆژیایەوە کاتۆتە ناو ژیانی هەمومانەوە کە سوودیشی هەیە بەڵام زەرریشی هەیە هەموو شتێک جانیبی ئیجابی و سلبیاتی هەیە بەڵام ئێمە ئەبێ هەوڵ بین بە ژیری خۆمان کە ئەم چۆن بڵێ ئەم تەکنەلۆژیایی کە هاتووە بە هەمان شێواز بیخینەوە خزمەت خۆمان و بیخێنە گەڕ کە چۆن بتوانین ئیسفادەی لێ بکەین کە دراوسێتی جاران چۆن بووە ئێستش من جاری وا هەیە بە گوڵێک بە لایکێک بە کۆمنتێکی جوان تەقدیرم هەیە بۆ دراوسێکە بەڵام لە هەمان کاتا هەر حەزەکەم فەیس تو فەیس ینی دەمچاوەکە لە نزیکەوە هەواڵی بپرسم ئێمە ئەسڵەن زۆر جار لەگەڵ دراوسەکانە ینی وەکو یەک خێزانمان لێ هاتووە ئێستا بەڵام ئەبینی هەندێک شوێن وەکو سیستەمی شوقە و شتیوایی بەهۆی ئەو سەرقاڵیەیە چونکە ئێستا ژیانی سەردەمی ئێستا سەرقاڵیەکی وای دروست کردووە کە کەسەکان ناتوانن وەکو جاران بتوانن ئەو پەیوەندێ بەهێزیان هەبێ بەڵام هەر ئەگەر بێت و ئیدارەیەکی مەزبوط هەبێت یعنی دووبارەی ئەەکەمەوە ئیدارەیەکی مەزبوط هەبێت لە وڵاتەکەیە هەر چۆن جاران هەبووە ئێستاش بە هەمان شێوە خەڵک ڕۆحەکەی هەرتیایە چونکە ڕۆحی مرۆڤ لە ژیانیا بەردەوام ئەم داواکاریە هەر هەیە چونکە بە کاریژیان ئێستا من ئەم شەو راپۆرتێکم لەسەر سوید بینی کە زۆر جێ خەفەتە یعنی ئینسان کە بگاتە ئەو تەتەورە کەچی مرۆڤەکان زۆربەی زۆریان بەتەنها بژین یعنی ئێمە ئەتوانین چکە کورد زۆر خاوەنی چۆن بڵێ خۆشەویستێکی زۆرە خاوەنی زۆر لێبوردن و تەبایی و پێکەوە ژیانە بەڵام ئەڵم ئەم دەسەڵاتە سندوس خان سپاس دەکەم کە ئەم بەیانی و شارەزای نەریتە کوردەواریەکان لەگەڵ ئەملاش زۆر قسەکانت بە هیوام کە ئەو پەیوەندیە کۆمەڵایەتی بێنێ و جێگەی ئەوە بێت کە بتوانین وەکو کەسوکاری خۆمان لەگەڵ دراوسەکانمانە مامەڵە بکەین سپاس بەڕێستانەکەم